سڵاو ڕێز بینەرانی ئازیزی پۆدکاستی بان ئەمڕۆ میوانێکی تایبەتمان لەگەڵا کە ساڵانێکە لە ناو جەرگەی پەروەردە کار دەکا بە خراپنی مامۆستا گۆران دەکەین بەڕێوەبەری کۆمەلگای بان. زۆر سپاس. مامۆستا گۆران زۆر دەبیستین و دەڵێن پەروەردەی منداڵ لە قوتابخانە دەست پێ دەکات. ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ من بە وتەچی فرۆید جواب دەدەمەوە کە زانایەکی گەورەی دەروونناسی و دەروونشیکاریە کە دەڵێ پەروەردەی منداڵ لە 5 ساڵی تەواو دەبێ. واتە منداڵ کاتێک دێتە قوتابخانە پەروەردەی تەواو بۆ چیتر پەڕەچی سپینیە مامۆستا بتوانێت ئیشی لەسەر بکە، بەڵکو قوتابخانە لەو کاتەدا دەتوانێت تەنیا کار لەسەر کەسایەتەکانی بکە. چونکە فرۆید پێی وایە پەروەردەی منداڵ لە نۆمانجیەوە دەست پێ دەکات کاتێک لە زیجی دایکتی تا 5 ساڵی. کەواتە 5 ساڵ یعنی لە زگی دایکیشیانەوە؟ بەڵێ ڕێک وایە پەروەردەی منداڵ لە ناو زجیداچی هەڵدەقوڵێ. وەکو نمونەک باز بکەم ڕۆژێک دایکێک چوە لای ژان ژاک ڕۆسۆ کە زانایەکی گەورەی بواری پەروەردەیە، منداڵەکەم لە بۆ پەروەردە بکە. پێم وابێ منداڵەکەی تەمەنی 5 لە بۆ 6 ساڵ بەو کاتە زاناکە پێی گوتووە کە تو 5 ساڵ دوا کەوتی لە پەروەردەی منداڵ، چونکە پەروەردەی منداڵ لە ناو زجیداچیەوە دەست پێ دەکات و کاریگەری هەست و سۆزەکانی دایکی لەو کاتەدا زۆر کاریگەری لەسەر منداڵ دروست دەکە. ڕوونتر بڵێم ئەگەر دایکەکە لە کەشوهایەکی دڵڕاوچێ و ترس بژی ئەو منداڵش بە ترسەوە لە دایک دەبی. واتە پەروەردە ژینگەیە کەشوهەوایە. جەنابی بەڕێوەبەر، ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین کە کۆمەلگایەکی ئیسلامیە. چۆن بتوانین ئەو بنەما زانستیانە لەگەڵ ئاین تێکەڵاو بکەین و بە یەکتریان ببەستینەوە بۆی منداڵێکمان هەبێت کە بە ڕەوشت بێت؟ ئاینی پیرۆزی ئیسلام زۆر پێش فرۆید باسی پەروەردە و کەسایەتی منداڵی کردووە. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێدرێ ما من مەولود و ئیلا یولد علی فیطرە، واتە هەر هیچ منداڵێک لە دایک نابێ مەگەر ئیلا بە پاچی و بێگەردی نەبێ. واتە منداڵ کاتێک لە دایک دەبی بە پاچی لە دایک دەبی. اینجا کەشوهەوای خێزان و جۆری کۆمەلگا و جۆری قوتابخانە کار لەسەر کەسایەتی ئەو منداڵە دەکات. وەکو نمونەک باز بکەم، زۆر جار دایک و باوک گلەی لە منداڵ دەکات، دەرێ منداڵەکەم فێرە درۆ بووە یاخود بە جۆرێک لە جۆرەکان فێرە شتێک بووە کە بەدڵی دایک و باوچی نییە. بێئاگال لەوەی نازانی کە ئەو منداڵە دانیشتووە وەکو دوربینێکە، وەکو کامێرەیەکە سەرجەم دیمەنەکان تۆمار دەکا. بۆ نمونە کاتێک باوکێک زەنجی موبایلی لێدەدا لە پێش منداڵەکەی دەرێت لە ماڵ نیم یاخود لە ئیشم یاخود بە جۆرێک لە جۆرەکان ڕاز ناڵێ، ئەو منداڵە یەکسەر ئەو شتە تۆمار دەکا. منداڵ لاسایی قسەکان ناکاتەوە، منداڵ لاسایی ڕەفتار و کردەوەکانی دایک و باوچی دەکاتەوە. کاتێک لە دەرگا دەدرێ میوانت دێ بە منداڵەکەت دەڵێ بڕۆ دەرگا بکە و بڵێ باوکم لە ماڵ نییە، بێگومان بەلەوەی ئەو منداڵە بەیانی یاخود لە دوا ڕۆژ لاسایی ئەو کردەوەی تو دەکاتەوە. بۆیە زۆر پێویستە ئاگامان لە ڕەفتارەکانمان بی بەرامبەر منداڵەکان. دەست خۆش بێ. لە قوتابخانەی بان دروشمێکتان هەیە کە دەڵێن کوردستان یەک جەستەیە. ئایا چۆن منداڵێک فێری ئەوە دەکرێت کە نیشتیمان مانای چییە؟ نیشتمان پەروەری لە لای ئێمە بەکردارە. حەز دەکەم چیرۆکەکی کورتت لە بۆ بجێڕمەوە. من ڕۆژێک لە کامێرەی چاودێری متابعی قوتابخانەم دەکرد، لە گۆڕەپانی قوتابخانە بینیم منداڵێک پیزای دەخوارد، منداڵێکیش لە تەنیشتی دانیشت بوو، ڕاستەوخۆ کە دانیشت بەشیدا ڕێک خواردنەکەی لەگەڵ کردە نیوە. ئەو دیمەنە زۆر سەرنجی ڕاکێشام، بۆ خۆم چوومە گۆڕەپان و چوومە لای ئەو منداڵە دانیشتم بزانم چی وەی لێ کردیە کە خواردنەکەی خۆی لەگەر ئەو برادەرەی بەش بکە. ڕێک وەڵامی ئەو شۆکی کردم بەڕاستی، گوتی دایکم فێری کردیمە کە ئێمە وەکو هاو نیشتیمانیان وەکو منداڵەکان هەموو خوشک و برای یەکترین دەبی یارمەتی یەکتر بدەین. بەڕاستی ئەو چیرۆکە زۆر سەرنجی ڕاکێشام و نیشتیمان پەروەری هەستی نیشتیمان پەروەریش پێم وایە هەر لە خێزان دروست دەبی. و وەکو قوتابخانەی بان کە دروشمی ئێمە کوردستان یەک جەستەیە، ئەوە لەکنەمە گرینگە کە منداڵێکی نیشتیمان پەروەردە بکەین. دەمانێت منداڵێک دروست بکەین لە کوردستان نەژی، کوردستان لە ناو دڵی ئەو منداڵە بژی. دەست خۆش بێ. دەمەوێت بپرسم وەکو کۆتا پرسیار، پەیامی بەڕێوەبەری کۆمەلگای بان چییە بۆ ئەو دایک و باوکانەی کە ئێستا بینەرمانن؟ پەیامی من سادەیە، منداڵەکانتان لاسایی قسەکانتان ناکەنەوە، بەڵکو لاسایی کردەوەکانتان دەکەنەوە. گەر دەتەوێت منداڵەکەت کتێب بخوێنێتەوە با خۆت کتێب بدۆ دەستەوە، بێگەر دەتەوێت نیشتیمان پەروەر بێت با خۆت دڵسۆزی خاکەکە بیت. 5 ساڵی یەکەم تەرخان بکەن بۆ چاندنی خۆشەویستی و متمانە لەو منداڵە، چونکە ئەوەی لەو تەمەنەدا دەیچێنن لە تەمەنی 15 ساڵی و 20 ساڵیدا دەیدورنەوە. ئێمە لە قوتابخانەی بان هاوکاری ئێوەین بۆ ئەوەی ئەو نەمامە بەڕێکی گەورە بن و بەڵێنی ئەوە هەمیشە لە قوتابخانەی بان دووپات دەکەینەوە کەوا داکۆچیکارەکی سەرسەختی پەروەردەی منداڵەکانتان بین. ئەو ئەرکە پیرۆزەی کە پیشەی مامۆستایەتیە بە ئێمە سپێردرایە بە جوانترین شێواز جێبەجێ بکەین، بەڵکو نەوەیەکی هۆشیار و سەلامەت پێشکەش بە کۆمەلگە و داهاتووی کوردستان بکەین. زۆر سپاس مامۆستا گۆران، دووبارە بەخێر بێن. زۆر سپاس.
بینەرانی ئازیز لێرە دێنە کۆتایی پۆدکاستەکەمان بێگومان پۆدکاستی بان پرۆژەیەکی نوێی کۆمەلگای بانە کە هەر جارە و لەگەڵ میوانێک لەسەر تەوەرێکی بواری پەروەردە قسە دەکەین تاوەکو وەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ بێت.